لەم 10 ساڵەی دواییدا استراتیژی جادەی ئەوریشمیلێ و کەمەربەندی وەک استراتیژی سەدەی تازە بۆ خۆی دیاری کردووە. ئەم استراتیژیە بریتیە لە پێکەوە بەستنەوەی هەر سێ کیشوەری ئاسیا، ئەوروپا و ئەفریقا کە چین مەبەستێتی لە ڕێگەی تۆڕێکی بەرینی ڕێگەی وشکانی، ڕێگەی ئاسنین و ڕێگای دەریاییەوە با تانوکۆیەکی فراوانەوە هەمووی پێکەوە ببەستێتەوە. ئامانج لەم استراتیژیە ئەوەیە کە هەژمۆنی استراتیژی خۆی بەسەر هەر سێ کیشوەرەکەدا بسەپێنێت. ئەمەش نیگەرانی سوپرهێزەکانی وەکو ئەمریکا، فەرەنسا، بریتانیا و ئەڵمانی لێکەوتوەتەوە. چین بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بڕی 1 تریلیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ بنیادنانی چەندین بەندەری استراتیژی و چەندین فڕۆکەخانەی نێودەوڵەتی و دەیان تۆڕی ئۆتۆبان و ڕێگەی ئاسنین. چین لە کەرتی ڕێگەی وشکانی و ڕێگە ئاسنینەکاندا بایەخێکی زۆر بە پێگەی جیۆسیاسی کوردستان دەدات. هۆکاری ئەم بایەخەش بۆ گرنگی پێگەی استراتیژی کوردستان دەگەڕێتەوە. کوردستان لە 2 هێوەڵا جادەی ئەوریشم بە ئەوروپا دەگەێنێت. یەکەم جادەی ئەوریشمی نوێ لە ئێرانەوە دەگاتە کوردستان و بەسەر کوردستاندا دەگاتە ئانادۆڵ و لەوێشەوە دەگاتەوە بە ئەوروپا. دووەم لە ڕێگەی کوردستانەوە جادەی ئەوریشمی نوێ بەسەر سووریە و لەوێشتەوە بە لوبنان و دەگاتە دەریای سپی ناوەڕاست. لەبەر ئەم پێگە گرنگی کوردستان چین چەند ساڵێکە ئاستی شاندی دیپلۆماسی خۆی لە هەرێمی کوردستان بەرز کردوتەوە و کۆنسوڵخانەی لە هەولێر کردوتەوە. هەروەها چین دەیەوێت لە چەندین پرۆژەی استراتیژی لە هەرێمی کوردستاندا بەشداری بکات. شایانی باسە چین لە ڕێگەی کۆنسوڵخانەی خۆیەوە سیاسەتی کوردی خۆی پێڕەو دەکات. پێدەچێت لە ئایندەشدا هەمان سیاسەت لەسەر ڕۆژاوای کوردستاندا پیادە